جەمال ساڵح زیاتر لە 25 ساڵە بەهۆی مینەوە قاچێکی لەدەستداوە. وەکو خۆی دەڵێت ئەو کات لە سنووری نێوان ئێران عێراق پێشمەرگە بوو. بەهۆی بەرگریکردن لە خاک و نیشتیمان وای لێ هاتووە. ئێستاش لە بنکەی بوژانەوەی جەستەی هاوکاری دەکرێت. وقت خوتان او على اساس او شر العراق وايران بوقت خوي او كاتب ولا صوت صيام وهم حدود بو نيزي حدود ولا حدود وهم الغام ديار بودوا هيدا هم ديار يستلا لا سيدا كان هم ديار لا او برت سومان او لا هم مين كان هم ديار هم بفر كمان او يمن بفر نبو ئەوانەی بوونەتە قوربانی مین زۆرن. ڕۆژانە ژمارەیەکیان لەم بنکەیە هاوکاری دەکرێن و بوژانەوەی جەستەیان بۆ دەکرێت. سوارە جاسم بە هەمان شێوە بەهۆی مینەوە هەردوو قاچی و چاوەکانی لەدەستداوە. دەڵێت ئێمە بووینە قوربانی مین و شەڕی نێوان عێراق و ئێران. شوان بوو لە منتیقەی بێستانە، منتیقەکە لە وەرگە بوو، حیوانەکانم بردا ئەوێ ئێتر لەوێ ئەلغامێک پێم ئاتەقی هەردوو لاقمی لێ کردەوە، هەردوو شەبەکەی هەردوو چاومی تەقاند، ئیستە نابینام هەردوو لاقشم نییە. هیچ شتێکی وام بۆ نەکراوە غەیری موچەیەکی کەم ئەندامی 150,000 لەوە زیاتر هیچ کەم بۆ نەکراوە. سەرۆکی دەستگای کاروباری مینیش دەڵێت لە هەرێم زیاتر لە 13557 هاوڵاتی بوونەتە قوربانی مین. هەروەک 36 کاربەندی دەستگای پاکردنەوەی مین بوونەتە قوربانی. بە دروشمێک دەست پێ دەکا کە دەڵێ زەوی سەلامەت، خاچی سەلامەت، ماڵی سەلامەت. ئەوە دروشمی چواری چوارە لە هەموو دنیا. و لە ڕوانگەی ئێمەوەش کە وەکو دەستگای گشتی کاروباری مینوی هەرێمی کوردستان ئامانجی هەرە گەورەمان کوردستانێکی پاک لە مین و پاشماوەی جەنجیە. ئەوە گەورەترین ئامانجی ئێمەیە. لە هەرێمی کوردستان لە ئێستادا 255 کیلۆمەتر چوارگۆشە بە مین داپۆشراوە کە پێشووتر نزیکەی 776 کیلۆمەتر چوارگۆشە بوو. بەڵام بە هەوڵی تیمەکانی هەڵگرتنەوەی مین نزیکەی 70% پاک کراوەتەوە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.